گۆڕانکاری لە سیاسەتی ئەمریکا لە سووریا ڕوویدا. بۆچی مانەوەی هەسەدا بووەتە بەرژەوەندیەکی ستراتیژی بۆ واشنتۆن؟ هەڵسەنگاندنێکی نوێی دەستگای هەواڵگری پنتاگۆن وێنەیەکی مەترسیدار لەبارەی داهاتووی هێزە چەکدارەکانی سووریا دەکێشێت و جەخت لەوە دەکاتەوە کە مانەوەی هێزەکانی سووریای دیموکرات وەک هێزێکی سربەخۆ خزمەتێکی ڕاستەوخۆ بە بەرژەوەندیەکانی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا دەکات. ئەم دیدگایە لە کاتێکدایە لە راپۆرتەکە ئەوەی پێی دەوترێت سوپای نوێی سووریا بە هاوپەیمانێتیەکی فشۆڵ و پارچە پارچە وەسف دەکات کە لە ژێر کاریگەری هێزە توونڕەوەکاندایە. بەپێی ئەو راپۆرتەی بۆ ئەندامانی کۆنگرێز ئامادە کراوە، سوپای نوێی سووریا کە سەر بە حکوومەتی ڕاگوزەرە خاوەنی پێکهاتەیەکی ڕێکخراوەی یەکگرتوونیە لە بری ئەوە پشت بە هاوپەیمانێتیەک دەبەستێت کە لەلایەن سەرکردەکانی دەستەی تەحریل شام بەرەی نووسرەی پێش و چەندین میلیشیای توندڕەوی دیکەوە بەڕێوە دەبرێت. ماترسیەکە لەوەدا گەورەتر دەبێت کە گروپگەرێکی وەک قوراس ئەلدین سەر بە ئەلقاعیدا سەرەڕای بانگەشەی هەڵوەشاندنەوەیان جارێکی دیکە هەژمونیان لە دیمەشق بەدەست هێناوەتەوە و کاریگەریان لەسەر سیاسەتەکانی حکوومەتە نوێیەکە هەیە. ئەم دۆخە ئاڵۆزا بووەتە هۆی گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ستراتیژی واشنتۆندا لە کاتێکدا پێشتر بیرۆکەی تێکەڵکردنی هەسەدا لەگەڵ هێزەکانی دیمەشق بۆ کەمکردنەوەی هەڕەشەکانی تورکیا لە ئارادا بوو. ئێستا پنتاگۆن بە ئاشکرا ئەو بیرۆکەیە بە مەترسیدار دەزانێت هۆکارەکەشی ڕوونە تێکەڵکردنی هاوپەیمانێکی متمانە پێکراوی وەک هەسەدا لەگەڵ سوپایەک کە نان ناسێت ئاراستە دەکرێت. هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرسەقامگیری ناوچەکە و بەرژەوەندیەکانی ئەمریکا. لە کۆتاییدا راپۆرتەکە دەگاتە ئەو ئەنجامەی کە هێشتنەوەی هەسەدە وەک هێزێکی سربەخۆ و بەهێز لە باکووری خۆرهەڵاتی سووریا باشترین بژاردەی بەردەم ئەمریکایە لە ئێستادا.